ڕۆژی 21 ئۆگوست کچێکی 8 ساڵی بە ناوی نارین گوڕەن لە ماڵەکەی کە لە دەی تافشان تەپەی 10 کیلۆمەتر دووری ناوەندی دیاربەکرا دەچێتە کورسی قورعان وانەی قورعان و ناگەڕێتەوە ماڵەوە. تافشان تەپە وەکوتم دەیەکە 10 کیلۆمەتر دووری ناوەندی دیاربەکرا ئامەدە و ئەو دەیە کە ناوی تافشان تەپێ، تافشان ینی کەروێشک، تەپە ینی گردگردی کەروێشک، ئێستا کە بۆتە شەیتان تەپە و ینی سێکوچکەی شەیتانی. بۆ ئێستا کە بۆتان باز دەکەم لەو ڕۆژە بەدواوە پۆلیس، جەندرمە و دامودەستگاکانی حکوومەتی تورکیا لەگەڵ ڕێکخراوە مەدەنیەکان کە لە 1700 کەسی شارەزا پێک هاتبوون 18 ڕۆژ لەو دێهاتە بچووکەدا کە بەتەنیا وابزانم ژمارەکەی 300 کەسە دێهاتێکی زۆر زۆر بچووکە گەڕان و پشکنینیان کرد بۆ دۆزینەوەی شوێنەوار و جەستەی نارینی 8 ساڵی بەڵام نەیاندۆزیەوە. لە ڕۆژی 19میندا تاکە نعلەیەکی نارین هەروەکو ئێستا دەیبینین لە دووری 1 کیلۆمەتردا لە تەرمەکەی دۆزرایەوە. ئەو تاکە نعلا سەلماندی کە کچە 8 ساڵیەکە لە دەرەوەی دێهاتەکە ون نەبووە بەڵکو لە ناو دێهاتەکە ون کراوە. دایک و باوکی کچە سەرەتا گوتیان ئەو تاکە نعلا هی نارینە، دوایی چەند سەعاتێک پەشیمان بوونەوە. ئەوە وای کرد کە چاوی چاودێران بچێتە سەر بنەماڵەکەی و گومانیان لا دروست ببێت. بێدەنگی باڵی بەسەر هەموو دێهاتەکە کێشابوو و ئێستاش کێشاویەتی. هەر کەس بێدەنگی هەڵدەبژێری و هەڵی بژارتووە. نەمبینی نازانم گوێم لێ نەبووە. ئەمە وەڵامی ئەو کەسانەیە کە پۆلیس کە چاودێران کە ڕێکخراوە مەدەنیەکان ویانیش ڕۆژنامە نووسان پرسیاریان لێ دەکەن. ئەوە لە کاتێکدا کە ئەو بێدەنگیە کە لەناو دێهاتەکەدا هەیە هەموو تورکیا دەکڵێ، هەموو چاپەمەنی تورکیا باسی ئەو کچە دەکە و لە دەوروبەری دیاربەکر گەورەترین خۆپێشەندانە. باشە ئەو بێدەنگیە لە بۆچ لەناو دێهاتەکەدا جگە لە بێدەنگی خەڵکەکە هەر هەمویان تەلەفۆنی پێشووی خۆیان شکاندووە، ونیان کردووە و تەلەفۆنەکانیان گۆڕیون. ئەوانەی کە تەلەفۆنەکانیان گیراون لە لای پۆلیسەوە بەر لەوەی تەلەفۆنەکانیان بگیردرێن هەر هەموو پەیام و وەتسئاپ و مەساژ و چات و هەر هەموو شتێکیان ڕەش کردوتەوە. ئەمە بەڕاستی شتێکی سەیرە لە بۆ هەندێش ناویان لەو دێهاتەنە گردی شەیتان تەپەسی. خەڵکەکە جگەلەوە لەو ڕۆژەی کە ئیعلان کرا کچێکی 8 ساڵی لەو دێهاتەدا چۆتە کورسی قورعان، ینی چۆتە لای مەلا بۆ ئەوەی قورعان بخوێنێ و نەگەڕاوەتەوە ماڵەوە، ئیتر دوایەوەی ئیعلان دەکرێتن خەڵکەکە لە ترسان، ینی بەشێکی خەڵکەکە نەوەکو بنەماڵە نزیکەی بەشێکی خەڵکەکە کامیرا بەر دەرگای ماڵەکانیانەوە هەڵدەواسن. لە بۆچە لەبەر ئەوەی دەترسێن نەوەکو لە نیوە شەوێکدا لە تاریکە شەوێکدا کەسێک بێ تەرمی ئەو کچە فڕێبداتە بەر دەرگای ماڵەکەیان و کێشیان بۆ دروست بکە. هەروەکو دەزانن لە تورکیا وڵاتێکە بەو شتانە زۆر زۆر مەشهورە، بەو زۆرە گەلە کۆمە و پیلانانە زۆر زۆر مەشهورە. ئەمە گومانەکانی زۆر کردن و وای کرد کە پۆلیسی تورکیا و جەندرمە 24 کەس سەرەتا لەو دێهاتە بگرن. لەناو ئەو 24 کەسانە دایک، باوک، براو، مامی نارینیشی تێدا بوو کە ئێستا بەتەنیا باوکی ئازاد کراوە، دایکی و براکەی ئێستاکەش لە زیندانن. ئەوتویەک بەر لەوەی مێدیاکان خۆیان بەم هەواڵە گەرم بکەنەوە بیکەن بە ڕۆژەف، کارمەندی بەنزینخانەیەک لە نزیکی دێهاتەکە، یعنی لە نزیکی تەفشان تەپە شەیتان تەپە تەلەفۆنی جەندرمە دەکا، ئەڵێ سەلیم گوڕان هاتۆتە لام، هاتۆتە بەنزینخانەکە، وا دیارە هەم بەنزینخانەیە و هەمیش مارکێتە. سەلیم گوڕان چیە؟ سەلیم گوڕان دەکاتە مامی نارین، مامی ئەو کچە مامی نارین گوڕان. سەلیم گوڕان لە هەمان کاتدا موختاری دەیەکەیە. خۆتان دەزانن موختار کەسێکی متمانە پێکراوە بە تایبەتیش لەناو ڕژێمە دیکتاتۆر و دەستپۆت و ئەوتۆکراتەکاندا. یعنی موختار یعنی استخبارات، موختار یعنی میت، موختار یعنی اطلاعات و موختار یعنی پاراستن، موختار یعنی زانیاری. لە هەموو ئەو ڕژێمە کۆنە پەرستە و دیکتاتۆر و ئەمنیانە موختار کەسێکی وایە. ئەو سەلیم گوڕانە دەکاتە مامی نارین، لەوێ دێتە ئەو مارکێتە. جگەلەوەی موختارە لە هەمان کە دە قڕوجیە چەچی پێ بەردەوام چەچی پێ دێتە بەنزینخانەکە و ئیتر لە بەنزینخانەکە بەنزین ناخاتەوە سیارەی، بەڵام 4 پاکێت کلینێکسی تەڕ دەکرێ و دەڕوە و بە پێی
خاوەنی و یانیش کارمەندی بەنزینخانەکە کەسێک لە کورسی پێشەوە لەناو بەتانیەک لول درابوو بەسترابوو و ئەو کەسە گومان دەکاتن مردووە و یانیش ساغا و یانیش خەریکە بمرێ و یانیش لە هۆش خۆی چووە. ئیتر ئەمە تەلەفۆنی خاوەن بەنزینخانەکەیە و یانیش کارمەندی بەنزینخانەکەیە لە بۆ جەندرمە. بەڵام ئیتر کارمەندی ئەو بەنزینخانەیە ئەو زانیاریانە دەدا و وێنەی کامێرای بەنزینخانەکەش دەداتە جەندرمە، بەڵام جەندرمە هیچ ناکات، تەنانەت هەڕەشەی لێ دەکەن ئەگەر بێت و ئەو زانیاری و ئەو وێنانە بڵاو بکاتەوە ئەوە سزای دەدەن. یعنی حوتویەک بەر لە دۆزینەوەی تەرمەکە ئەمە زانیاری کارمەندی بەنزینخانەیەکە لە بۆ جەندرمە. زەبزان دەوڵەتی تورکیا لە چه حاڵەتێکدایە. بەڵام ڕێکخراوە مەدەنیەکان دوای ئەوەی نارین ون دەبێت چونکە پێشتر شتیوە زۆر ڕوویداوە، بە تایبەتیش لەو دێهاتانەی کە قڕوجین، لەو دێهاتانەی کە نزیکی خەڵکەکەیان نزیکی ئاک پارتی و ماهەپە و هەموو لق و پۆپەکانی پارتە ناسیۆنالیستە داخراوە کۆنەپەرستەکانی تورکیان و لە هەمووی گرنگتر ڕێکخراوە مەدەنیەکان گومانێکیان لا دروست دەبێت لەبەر ئەوەی لەو دێهاتەدا هیچ کات خۆی لە خۆیدا دێهاتەکە قڕوجین وەکوتم و هیچ کاتیش دەنگیان بە پارتە چەپ و پێشکەوت و خوازەکە نەداوە، بەردەوام پشتگیریان لە پارتە ڕاستڕەوە کۆنەپەرستە ئاینیەکان کردووە و پشتگیریان لە پارتە ناسیۆنالیستە توندهاژۆکانی تورکیا کردووە، چونکە ئەو پارتیە ناسیۆنالیستە توندهاژۆوانە لە منتیقە کوردیەکان لە تورکیادا بۆ ئەوەی خەڵک بەخۆیان ببەستنەوە تاقە ڕێگایەکیان ئەویشتیا خەڵکی قڕوجی و خەڵکی مافیا و ڕێگایان پێدەن بە شێوێک لە شێوەکان قاچاق بکەن، مافیاتی بکەن، دزی بکەن، قەتل بکەن، کوشتن بکەن، بەڵام ئەندامی ئەوان بن و دەنگ بەوانە بدەن. ئیتر ئەمە وای کە ڕێکخراوە مەدەنیەکان گوشارێکی زۆر بێن لەسەر پۆلیس و دەستگای دادوەری و تاوەکو دەست بە لێکۆڵینەوە بکەن و ئیتر لە ئەنجامی لێکۆڵینەوەکاندا لە ناو تۆمبێلی مامیدا تەماشا دەکەن ئیتر DNA ئەو کچە دەدۆزنەوە، یان دەزانن کە ئەو کچە پێشتر لەناو ئەو ئۆتۆمبیلە دابووە لە کورسی پێشەوەش دابووە. ئیتر مامی بیان و درۆ دەڵەسەیەک دەدۆزێتەوە ئەڵێ ئەم کچە پێشتر بەردەوام لەناو ئۆتۆمبیلەکەی من یاری کردووە، بەڵام شتێکی وانە. وەلا هەمان کاتدا ئەمە خەڵکەکەی گەڕاندەوە بۆ ساڵ و نیوەک بەر لە ئێستا، کاتێک خوشکی گەورەی نارین لە پڕەوە ئەڵێن مرد لە قادرما لە پلیکانەی ماڵەوە کەوتۆتە خوارەوە و مردووە، بەبێ ئەوەی بیگەنە لای پزیشکی دادوەری کە ئەمە قانونێکە لە هەموو دنیادا هەر کەسێک بمرێ دەبێت بچێتە لای پزیشکی دادوەری بۆەوەی پزیشکی لێکۆڵینەوەی بۆ بکە بزانی بە چ مردووە و بەبێ ئەوەی ئەمەی بۆ بکەن ژێر خاکی دەکەن و دەشەڕن. و ئێستاگە لەناو قەبرستانی ئەو دێهاتەدا ناوی ئەم کچە لەسەر چێلە بەردەکان نەنووسراوە کە ناوی هەموو مردووەکانی دیکە نووسراوە، بەڵام ناوی گوڕان لەسەر قەبری ئەو کچە نەنووسراوە. قەبرەکەی لەکوێ ئەمەشیان دیار نییە. ئێستاکە دەینە خەریکە هێدی دەینە سەر ئەوە لە مەسلەی نارینەوە هاتینە سەر مەسلەی تولین گوڕان کە خوشکی گەورەی نالین بووە ساڵ و نیوێک پێش ئێستا گوتویانە بنەماڵەکەی گوتویانە لە پلیکانەکان کەوتۆتە خوارەوە و دەیشارنەوە بەبێ دەنجی دەیشارنەوە. ئاگدارێک لە دێهاتەکە زانیاری بە دەستگای مێدیایی TR داوە و گوتویەتی کاتێک نارین لە قوتابخانەی قورئان دەگەڕێتەوە ماڵەوە دایک و مامی بە شێوەیەکی نەگونجاو دەبینێ. ئەوە دایک و مامی باوکی ئەو کچیان بە زۆر نردووە تا قوتابخانەی قورئان لە بەردەستی مەلا بۆ ئەوەی قورئان فێر ببێ، بۆ ئەوەی ببێتە موسڵمانێکی بەدین، بەڵام کچ دەگەڕێتەوە ماڵەوە بە پێی ئەڵێم ئەمانە قسەی من نین، ئەڵێم بە پێی شاید حاڵێک کە لە بۆ دەستگای دەوڵەتی تورکیا دەستگای میدیای دەوڵەتی تورکیا TR قسەی کردووە. ئەڵێ نارین کاتێ لە کورسی قورئان دەگرێتەوە ماڵەوە دایک و مامی بە شێوەیەکی نەگونجاو لەگەڵ یەکتری دەبینی. ئیتر ئەمەشیان لەلایەک پارێزەری سەلیم گوڕاک وەکوتم سەلیم گوڕاک مامی کچەکەیە و پێدەچی بکەرە سەرچیەکە بێ، هەتاوەکو ئێستاش گیراوە قڕوجیە مختاری دێهاتیشە و کەسێکە خەڵک زۆر لی ترساوە و لە هەمان کاتدا نزیکی
هوداپارە هەرچەندە هوداپار خۆی لەمە شاردەوە ئێستاکە دێمە سەر هوداپاریش حیزب الله کوردی لە تورکیا کە لایەنگری دەسەڵاتی تورکایە لەگەڵ حکوومەتی ئاک پارتی و مەهاپەدا بەشداری لە هەڵبژاردن کردووە و ڕۆژانە ئێستا سەرۆکەکە و جێگرەکەیان لە کوردستانی عراقن قاچێکیان لە بارگای بارزانیا قاچێکیان لە بارگای علی باپیرە قاچێکیان لە بارگای ستاندارد کوردی مەسعود عەبدولخالق ینی خۆیان گیاندیتە ئەوێش ئیتر قاسێکیان لەناو یەکگرتووی ئیسلامی قاسێکیان لەناو بزوتنەوەی ئیسلامیە ئیتر ئەمانە و ئەو پیلانش باز دەکەم بۆیە گرنگی ئەو ڤیددیوێ لەوەدایە نەوەک لەو ڕووداوەدایە کە کچێک کوژراوە کچ لە کوردستانی عراقدا زیاتر کوژراون ئەمە ڕاستیەکە بەڵام ئێمە دەمانەوێ پیلانەکە و پاشخانە سیاسیەکەشی هەندێک زیاتر شی بکەینەوە لێرەدا مەبەستەکەمان ئەوێ پارێزەری سەلیم گوڕاک کە ژنێک بوو ئیتر ئەمڕۆکە لێ دوانیدا ئەمڕۆ کە دەکاتە تقریبان ئەمڕۆ دەکاتە 25 ڕۆژ ئەو ڕووداوە ڕوویداوە لە ڕۆژی 19میندا تەرمەکەیان دۆزیەوە تەرمەکە هەتاوەکو ئەو کات نەدۆزرابووە ئەمە لە کاتێکدا لەو ڕۆژەی کە بە دوواداچوون بۆ تەرمەکە دەستی پێکرد لە ڕۆژێکەکەم هەتا 19 ئەوە بەردەوام براکەی سەلیم واتە مامی دایکی لەگەڵ ئەو تیمانەدا بوونە کە پشکنی نەوەیان کردو بۆ ئەوی تەرمەکە بدۆستەوە نیان دۆزیتەوە لە ڕۆژی 19میندا ئیتر دۆزیانەوە ئیتر ئێستا کات تەماشا دەکەین ئەمەشی هاتوتە سەر پارێزەرەکەی ئەمڕۆکە دەستی لە کەرکێشایەوە گوتی من ناتوانم من بەخۆشم دایکم من ناتوانم پارێزەری بۆ ئەو کەسە بکەم کە ناوی سەلیمە ئیتر سەلیم گوڕاک ناتوانم پارێزگاری لە کەسێکی وا بکەم و ئیتر پێدەسێ بە حکمی ئەوە بە حکمی ئەوەی دایکە ئیتر پارێزەریش بەخۆی لە تورکیادا دۆسیەکان دەبینن بەڕاستی یعنی ناچارن ئەوان دۆسیەکانیان پێ بدەن بە پارێزەر و ئاعترافەکانیان پێ بدەن وەڵامان کەدا پارێزەر ئەتوانێ تاوانبارکراو ببینێ لە حەبسخانە و حتمما پرسیاری لێ کردووە ئەتۆ ئەو کارت کردووە ئاعترافت کردووە هیچ گوتێتی بەڵێ کردووە تر دەستی لە کار کێشاوەتەوە ئێستا تەواوی ڕووداوەکە هێشتان بە تەواوەتی ئاشکرا نەبووە هۆکاری ڕاستی ڕووداوەکە چییە ئایا ئەم کچە دایک و مامی بەیەکەوە بینیوە ویانیش نهێنیەک لە کورسی قورعانەکەدا هەیە چونکە مەلای مزگەوتەکەش گیراوە مەلاژنی گیراوەڵێ ئیتر و ئەمە بۆ ساڵی هەشتاکانمان دەگەڕێنێتەوە ساڵی هەشتاکان کاتێک حیزب الله دروست بوو کە ئێستا ناوی خۆی گۆڕیەوە بۆ هوداپار حیزب الله ساز بوو لەو سەردەمانەدا دروست بوو کە پەکەکەش دروست بوو و سەرەتا گومانەکان چوونە سەرەوە کە حیزب الله لە ژێر کاریگەری شۆڕشی ئیسلامی ئێرانەوە ساز بوو چونکە لە ماڵەکانیاندا هەندێک فیلم گیران کاتێک پەروەردەیان بینیوە تەماشای فیلمی کۆماری ئیسلامی ئێرانیان کردووە کە چۆن لەوێ پاسدارەکانی تر نمایش دەکەن و بەو شێوەیە بەڵام ئیتر زۆری پێنەچوو شەڕ لە نێوان پەکەکە و حیزب الله ساز بوو و ئیتر ئەوەندەی من بزانم ئەوەندەی من بەدووادا چوونم بۆ کرد بێ کاتێک لە دیمەشق بووم لەوێشدا ئیتر ئەو پرسیارە نەمانکردن ئەو شتانەمان وروژان ئەوەمان زانی کە ئەو جەلان لەو سەردەمەدا دووجار حەسەن نەسڕڵڵای سەرۆکی حیزب اللهی لوبنانی بینیوە چۆتە ماڵەکەیان چۆتە لە دەرگای داوە ئیتر تکای لێ کردووە و توێتی ئێمە کاتی خۆی یەکەمین ڕێکخراو بووینە کە لە بۆ کە وەکو کورد لە بۆ فەڵستین شەڕمان کردووە لە قەلعای شەقیق 11-12 شەهیدمان داوە 11-12 کادرمان گیراون بەدەستی ئیسرائیلەکان وە ئێمە ئاخیر گروپ بووین کە لەو قەلعایەدا لەو جەبهەیەدا کشاوینەتەوە هەتا دوای بەرگریمان کردووە ئێستاکە کارێکم پێتە دەبێ بۆم بکەیت ئەوی شەریف فەرموو ئەڵێ حیزبێک هەیە بە ناوی حیزب الله لە کوردستانی تورکیادا هەمویان کوردن و ئەوەندە ئێمە بزانین ئەمانە سەر بە ئێران ئەتۆش کەسێکی لە نزیک لە ئێران تکات لێ دەکەین هیچمان بۆ مەکە بە تەنیا وا بکە کە ئەم حیزبە ئیتر شەڕی ئێمە نەکە ئێمە شەڕ لەگەڵ یەکتری نەکەن ئەو حیزبە لە ژێر دەسەڵاتی دەوڵەتی تورکیا شەڕی ئێمە بکاتن ئیتر زەرەرە لە بۆ قەزیەی کوردی و ئەو کاتە خۆتان دەزانن ئۆجلان پیلان و پرۆژەیەکی هەبوو لە بۆ کۆنگرێنەتەوەی وشتیوە یعنی لەگەڵ هەمیان کۆ دەبووە لەگەڵ سامی عەبدوڕەحمان کۆ دەبووە لەگەڵ فرانسو کۆ دەبووە لەگەڵ مەسرور لەگەڵ نێچیوان ئەبا چی بدەن باوکی نێچیوان بارزانانی ئەدریس بارزانی کۆ بووە لەگەڵ مەسعود بارزانی کۆ بووە لەگەڵ فەلەکەدین کاکەی هەموو ڕۆژێ فەلەکەدین کاکەی خوالی خۆش و هەموو ڕۆژێ کۆ دەبوونەوە ئیتر ئەم جۆرە شتانە هەبوون یعنی هەر لەو چوارچێوێژدا و کاتە لە لۆلان پارتی ڕێگای دەدا بە پارتی کرێکارانی کوردستان لە ساڵی هەشتاکاندا بنکە و بارێگاکانی خۆیان ساز بکەن ئیتر و ئێرانیش لە بۆ ئەمە هەنێک یاریدەدەر بوو بێگومان
ئیتر بەو شێوەیە بوو و پارتیش پێویستی بەمە بوو، چونکە پارتی پێشترش لەو شەڕە ناوخۆیانە و لە شەڕی حەکاری و لە دوای چی پێ دەڵێن ئاژ بەتاڵەکی 1975 هەندێک گۆشەگیر کرابوو، تەشیر کرابوو، ڕیسوا کرابوو، لە کۆمەلگا هەندێک دابڕابوو، خەڵک متمانەی پێنەما بوو، ئەوەی هەی بوو جەبهەی ئێران بوو، جەبهەی ئیمام خۆمێنی بوو کە یارمەتی ئەدان بۆ ئەوە پارتیش پێویستی بەوە بۆ حیزبێک بچێتە لای و لە تەنشتی دابنیشی بڵێ تەماشاکە ئێمە هەر نەتەوە یەکەی جارانی ئێمە هەر کورد پەروەرین و نازانم چی و چی بەو شێوەیەتر ڕێگای کرد بۆ لە بۆ پەکەکە و سەرۆکی پەکەکە ئۆجەلان ئەو کاتە 2000 دەچێتە لای حەسەن نەسڕڵڵا ئەو داوای لێ دەکا. حەسەن نەسڕڵڵا لە دوایی جار ئیتر وەڵامی داتەوە ئەڵێ کاکە ڕاستە حیزبوڵڵا سەر بە ئێران بووە ویانش نزیکی ئێران بووە، بەڵام ئێستاکە لە ژێر ڕکێفی ئێمە دەرچووە. ئەوان ئێستاکە تەواوەتی لە ژێر ڕکێفی دەوڵەتی تورکیا و دەوڵەتی قوڵی تورکیا و میددانیتر هەر لە بۆ هەندێ ئەوەی ئەتۆ داوت لە ئێمە کردووە بۆ ئەوەی ئێمە شەڕی حیزبوڵڵا ئێوە ڕابگرین وانش حیزبوڵڵا بەڵای حیزبوڵڵا لەوە دوورکەینەوە ئەو کارە لە دەست ئێمە نایە لە مەودووە ئێوە تەدبیری خۆتان وەربگرن. هەر ئەو کاتە ئیتر حیزبوڵڵا ئەو حیزبوڵڵای پەیوەندێکی زۆر باشیان لەگەڵ شێخ عوسمان هەیە. ئەو شێخ عوسمانی بیارەیە چیە ئیتر ئەمانە ئەوانی هەورامان لەگەڵ شێخ عوسمان پەیوەندێکی زۆر باشیان هەیە، هەروەکو ئێستا لەگەڵ کوڕەکانی شێخ عوسمان پەیوەندی باشیان هەیە، لەگەڵ عەلی باپیر پەیوەندی باشیان هەیە، پاشان هەموو وێنەکانیشتان لە بۆ دادەبەزێنم. بابینەوە سەر بابەتەکە. هەتاوەکو ئێستا ئێمە نازانین ئەو کچە بۆ کوژراوە، بەڵام وەکو وتم لە کورسی قورعاندا چۆتە کورسی قورعان نەگەڕاوەتەوە ماڵەوە. پێشتر ئەو حیزبوڵڵایە کە لە تورکیادا هەبوو کورسی قورعانی لە بۆ کچان و لە بۆ ژنان دەکردنەوە و ئەو کەسانەی کە سەدی سەد نەدەبوونە ڕەعیە بەیعیان نەئەدا نەک بە قورعان و بە ئیسلام بەڵکو بە حیزبوڵڵا ئەو کاتە دەکوژران، چەندین ئەندام و لایەنگری خۆیان کوژران. ئەوە لە بەڵگەکاندا دیارن، سەدان جار باسم کردووە. هەر کەسێک گلەیی هەیە، هەر کەسێک ئەڵێ ڕاست ناکەی هەتاوەکو بابێتن بە پریڤات بێتە سەرخەت قسەم لەگەڵ بکە ویانیش بێتە ماڵەکان بەسەر هەردوو چاوم دەرگامان کراوەیە ویانیش بمداتە دادگایەک لەوێشدا ئامادەم ئیتر ئەو هەموو بەڵگانەی نیشان بدەم کە حیزبوڵڵای کوردی لە تورکیا چەندین نەوەک بەتەنیا کوردی ڕۆشنبیر و پێشکەوتوخواز و ئەلمانی دەکوشتن، نەوەک بەتەنیا ساڵۆنەکانی قژ بڕینی کچانی دەتەقانەوە، نەوەک بەتەنیا باڕەکانی دەتەقانەوە، چایخانەکانی دەتەقانەوە، لە هەمان کاتدا مەلای مزگەوتی کوشتووە لەبەر ئەوەی مەلای مزگەوت کلیلی مزگەوتی پێنەداون. وتوێتی ئێرە بارەگای خوایە، ئێوە حیزبێکی سیاسین، من کلیلی بارەگای خوا نادەمە دەستی حیزبێکی سیاسی، مەلایەن کوشتووە کاکە. ئەوە لە دیاربەکر مەلای دیاربەکریان لە ناو دیاربەکر کوشت. ئێستا ئەو حیزبوڵڵایە دوای چەند ساڵێک ئیتر ناوەکەی خۆی گۆڕی کردیە هوداپار. ئێستا کە هوداپار لەو دەیە ئاکتیفە، یعنی ناڵێ من سالیم گوڕاک ئەندامی هوداپار پێویست ناکە ئەندامی بێ. خۆ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەنا ئەو هەموو عەشیرەتانەی دەوروبەری خۆیان سەدان ئینسانی چەکردەکیان هەیە، یعنی ئینسانیان هەیە کە ئەو کاری ئەوان بۆیان دەکە مەکتەب سیاسیەکیان بۆیان ناکە، بەڵام ئەمانە ئەندام نین. حیزبوڵڵاش ڕێکخراوێکی وایە، ڕێکخراوێکی ئۆپەراسیۆنێڵە، ڕێکخراوێکی جەماوەری نییە، مەرج نییە جەماوەری زۆر بێ. یعنی ئەگەر بێت و ئاکپارتی و مەهاپە کورسیان پێ نەدابایە نەیەتوانی سێ کورسی بێن، ڕەنگ بێ کورسێک بێنێ، ڕنگ بێ لە باتمانیان لە دیاربەکە کورسێک بێنێ. ئەمە ڕاستێکە لە هەند لە دێهاتە قڕوزیەکاندا هەندێک ئەویان هەیە، هەندێک خەڵکیان هەیە، بەڵام هەر بەشی کورسێک دو کورسی دەکە، زیاتر نییە. ئێستاکە چوار کورسیان پێداون لە پەرلەمانی تورکیادا. ئیتر ئەمانە ئەو حیزبوڵڵایە وەکو وتم لە کاتی خۆیدا ئەم جۆرە کارانەی کردووە لە مزگەوتەکاندا، لەلایەکدا کورسی قورعانی کردوتەوە و هەوڵی داوە خەڵکەکە داعش ئاسا پەروەردە بکە، چۆن داعش ئەو ژنانەی پەروەردە دەکردن لای خۆیان کە بتوانن ئەشکەنجە بکەن لە خەڵکانی دیکە ئێزیدەکان ئەشکەنجە بکەن، بتوانن بیان کوژن. ئەمانش هەمان شتیان کردووە ئەوەی ئەمانەی قبول نەکرد بێ ویانیش تەفسیرێکی کردی بێ، ویانیش گوتی ئەوە لە ئاینی ئیسلام دانی لە قورعان دانی کوشتویانە. جا مەبەستم ئەوەیە گومانی خەڵکەکە لە بۆ ئەمە چوو، لە بۆ هەندێک خەڵکەکە و دەوروبەری دیاربەکر و کۆمەلگا مەدەنیەکان بە تایبەتیش ئەوانەی دەوروبەری دەمپارتی کە کۆمەلگای مەدەنی دەوروبەری دەمپارتی هەموو کەس دەزانی زۆر بەهێزەیت لە کۆنەوە وابووە ئەما لە حافیزەی ئەمانەدا ترسێکێویش ترسی حیزبوڵڵایە کە ئێستاکە ئەو حیزبوڵڵایە ناوی خۆی گۆڕیوە بۆ هوداپار
ولا کوردستانی عراقدا زۆر ئاکتیفەوە کوتم دیپلۆماسیی زۆر باشی بۆ دەکەن ماڵی بارزانانی هێزە ئیسلامیەکان دیپلۆماسی بۆ دەکەن لە دواییدا ئەو دەستگای ستاندارد کوردیش کەوتۆتە ناوی هەرچەندە بەشێکی زۆر ئەوانەی کە مەسعود عەبدولخالق ئەوانە دەزان ئەڵێن مەسعود عەبدولخالق کەسێکی ئەوەندە خراپ نییە بەڵام لە نەزانیەکەی کەوتۆتە ناو ئەو یاریە جا ئەمە گرنگ نییە ئەنجامەکە بۆ مەگرنگە ئەویش کەوتۆتە ناو ئەو یاریە دیپلۆماسی بۆ دەکەن مەشروعی دەکەن ئەمە مەشروعکردنە چونکە حیزب الله بە پێی دەوڵەتی تورکیا ڕێکخراوەتی تیرۆریستە بەڵام چیان کردووە لە دەوروبەری لەو سەردەمەیدا کە ئاکەپە هاتە سەردەسەڵات ڕەجەب تاییب ئەردۆغان هەڵسا پەیتا سەرەتا ئەندامانی حیزب الله کە پێشتر گیرا بوون لە ساڵی 2000 هەمیان گیران چونکە سەرۆکەکانیان کوشت چونکە ڕێکخراوەتی تیرۆریزم بوون نزیکی 10,000-12,000 کەسیان کوشتیتر دوایی دایتر گوتیان کاکە بەسە ئەو ڕێکخراوی بە خۆمان دروستمان کرد بە خۆمان ئاوامان کرد لە بەرامبەر پەکە بەکارمانە ئێستا خەریکە قلێشەکەی ڕووی قلێشەکەی دەخاتە ئێمە و هەڵسان سەرۆکی ئەمنیەتی دیار بەکریشیان کوشکە ناوی گافار ئۆکان بوو گافار ئۆکان کەسێکی سیکولار بوو و خەڵکیش کەسێکی سامپاتیک بوو لەگە خەڵکەکە ئەچۆ ناو گروپی ئامەد سپۆر و دیار بەکر سپۆر و ئەوانە ئیتر لەگە خەڵکەکە هەڵدەستا و دادەنیشت و گەنج بوو و لە هەمان کاتدا کەسێکی بیرۆکرات بوو بیرۆکراتیش کاری بەشتی ئیستخباراتیەوە نییە کاری بە دەستورە کاری بە قانونە کاری بە دەق دەکە و بەپێی دەقەکان دەوڵەتی سیکولاری ئەڵمانی تورکیا نابێ ڕێگا خۆش بکە لە بۆ ڕێکخراوێکی ئیسلامی تند هاژۆ خەڵک بکوژێ لە مزگەوتەکاندا بە کەیفی خۆی بە ئارەزوی خۆی مزگەوتەکان بەکاربێنێ حجرە دروست بکە و لە هەمان کاتدا لە ژێر قەرەقۆڵێک تێپەڕی بەچەکەوە ئیتر بەجلی مەدەنی وڵاتیە کەمین لە بۆ پەکەکە دانێتەوە با ئێمە ڕێگای لێبگرین ئەو پیاوە وا دیارە ئەو ڕێگەیانەی لە حیزب الله هەندێک دەگرتن ئیتر لە بۆ هەندێک شەوێک کەمینیان لە بۆ داناوە کوشتیان کە کوشتیان هەموو تورکیا هاتە سەر پێیان وتنکەوە چی دەکەن ئیتر دەوڵەتی قوڵی تورکیا ناچار بوون ئیتر حیزب الله وەک تیرۆریست لە قەڵەمدا و ئۆپەراسیۆنێکیان کردە سەری ئەوەی کوژرا ئەوانی دیکەن هەموو گرتن بەڵام ئاک پارتی کە هاتە سەردەسەڵات لە سەرەتای 2000کاندا بە تایبەتی لە دوای 2006 بەدواوە یەک بە یەک ئەوانەی گیرابوون ئازادی کردن هات نەدرەوە کە هات نەدرەوە ئەمجارە حیزبێکیان دروست کە بە ناوی هوداپار لە ڕاستیدا هوداپار تەماشای ناوەکەی لە حیزب الله زۆر نزیکە هودا یعنی خدا وانیا الله پار تقریبا ئەلتەرناتیفی حیزبەوە یعنی هوداپارش عینی حیزب اللهە بەڵام لە جیاتی مەندیل و ئەو جلە ئەفغانستانیەکە و پاکستانیەکە جلە کشمیریەکە ئەمجارە قەرەوات و شتیوا دەبەستن و لە پارلەمانن گوایە بە ئاشتی کار دەکەن کورسی قورعان دەکەنەوە لە هەموو شوێنەکاندا منەزەمەی ڕێخێرخوازی دەکەنەوە و ژنان و کچانی فەقیر ئیقناع دەکەن بۆ ئەوەی سەری خۆیان بپۆشن و بستنە مزگەوتەکان بەردەوام بستنە مزگەوتەکان لە بەرامبەر ئەوە یارمەتیان ئەدەن و وەکوتم لە سەردەمەیدا کە تورکیا لە داگیرکاریەکی زۆر گەورە و قوڵدایە لە کوردستانی عراقدا حیزب الله دیپلۆماسیەکی زۆر گەورە دەکات لەگە ماڵی بارزانی لەگەڵ حیزبەکە ئیسلامیەکانی دیکە و ڕێکخراوە ئیسلامیەکانی دیکەشدا ئەوە چی دیکە بە دووبارە نەکەم و زۆرم دووبارە کردەوە گرنگی بابەتەکە من لەوەدا دەبینم و ئەمە وای کرد کە ئیتر ئەوە دروست ببێ لەناو دێهاتەکەدا گومان دروست ببێ و دوای ئەوەی کە لە ڕۆژی 19میندا تەرمەکە دۆزیاوە کەسێک بەناوی بەختیار ئیتر اعترافی کرد چۆلای دەوڵەت خۆی تەسلیم کرد گوتی ئەو سیارەی کە تەرمەکەمان پێی گواستەوە سیارەکە ئیمنە سەلیم گوڕاک ئەو تەرمەی بە من داوە گوتیەتی ئەو تەرمە بڕۆ لە فلان شوێن بنێژە لە شوێ لە دۆڵێکدا گۆلە ئاوێک هەیە لە نزیکی دەیەکە وابزەم کیلۆمەترێک دوورە لە دەیەکە ئیتر لەوێ بیخە ژێر عەرزوو ئێمەش لەناو ئاوەکەماندانە و بەردی زۆر گەورەمان لەسەدانە بۆەوەی سەر ئاو نەکەوێ دوای ڕۆژی 19مین ئیتر تەرمەکەیان دۆزیەوە و جەندرمەش لە ڕێگای کامێراکانیەوە بینی کە لەسەر گۆلەکەدا نیو سعاتێک ئۆتۆمبیلێک ڕاوەستاوە پارچی کردو ئەو ئۆتۆمبیلە هی ئەو کوڕەوە هی ئەو بەختیارە بووە ئەو بەختیارە ئاعترافی کردو ئێستاکەش لە زینداندایە بە پێی بەختیار ئیتر مامی واتە سەلیم بڕاک ئەو تەرمەی بە ئەوداوە گوتیەتی بیشەرەوە ئەڵێ من سەرەتا کەوت مەناو پانیک و ترس بەڵام دوایی 300,000 لیرەی پێداوە 300,000 لیرە پارەیەکە ئەوڕۆ لە بۆ تورکیا پێیداوم گوتی بڕۆ قەیناکە ئەو تەرمە بشەرەوە لەوێ بشارەوە منیش شاردوتمەوە ئیتر ئەوێ ئێستاکە تەماشا دەکەین مەسەلەکە بەو شێوەیە لە دادگاکانە بەڵام وەکو وتم لە دوای
لە دوای ڕوو لە پێش ڕووداوەکەدا چەند بەڵگەیەک هەنا وەکو ئەوەی کارمەندی بەنزینخانەکە کە نایهەوێ کە زانیاری بە جەندرمەداوە جەندرمە هیچ نەکردو حوتویەک بەر لە دۆزینەوەی تەرمەکە و دوای ئەوەش تەماشا دەکەین ئیتر ئەگەر بێت و ڕێکخراوە مەدەنیەکان ڕۆژنامە نووسەکان گوشاریان نەکردایە ئەو ترسیان لە دروست نەبووایە کە من باسم کرد ئەوەی کە لە حافیزیاندای مەسەلەی حیزب الله ئایا حیزب الله دیسا دروست دەکەنەوە ئەو حیزب الله خەریکی چییە ئیتر ئەگەر ئەم ترسە نەبووایە ڕەنگ بێ حکوومەت بەڕاستی هیچ کارێکی نەکرد هەتاوەکو ئێستا ئیتر بەو شێوەیە مابووایە ئیتر ئەمە کڕۆکی بابەتەکەیە لە دوای دۆزینەوەی تەرمەکەدا ئیتر تەماشامان کرد حیزب الله هات لەوێ لە دێهاتەکە کۆبوونەوەیکی کرد لە کۆبوونەوەکەدا ئیتر لێدوانێکی سەیریاندا لەوێدا باز دەکەن کە ئەمە کولتوری ئیسرائیل و ئەوڕۆپیەکان و بێدینەکان ئەخر خواگیر کەینێ ئیسرائیلیەکان هەڵساون کچێکی 7 ساڵی خۆیان کوشتووە ئەوان لە پێناوی تەرمی کچێکی 7 ساڵە ئامادەن 80 سەرباز بکوشتن بدەن بێ ئەخلاق خوێڕی لە وڵاتی ئیسرائیل کەی نێشتیوە ڕوەتە لە وڵاتێکی ئەوڕۆپی کەی نێشتێکی وا ڕوویدایە یعنی ئەگەر ئێستاکە ئەم ڕووداوای ئێستاکە ڕوویداوە لە مزگەوتدا ڕوویداوە تێگەی وانیش دەستی مزگەوتی لەسەر چونکە مەلای مزگەوت زووتر ڕێگای ئەڵێن زووتر یعنی پێش تەواوبوونی کورسی قورئان ئەم شتە ڕوویداوە باشە پێش تەواوبوونی کورسی قورئان مەلای مزگەوت چۆن ڕێگەی داوە ئەو کچە بچێتە دەرەوە خۆتان دەزانن کچ ناچێتە دەرەوە هەتاوەکو کورسەکە تەواو نەبێ ئیتر چۆن ڕێگەی داوە کە ڕێگەی داوە بۆ مەلای ئاعتراف ناکەستەکە مەلا بۆ گیراوە مەلاژن بۆ گیراوە ئەمانە هەموویان جێگای پرسیارن بەڕاستی و حیزب الله جێگری سەرۆکی حیزب الله ئەتوانین بڵین هاتە دێهاتەکە هەموو تاوانەکەی خستە سەر ئەستۆی کولتوری ئەوروپا و کولتوری ئەمریکا و کولتوری ئیسرائیل گوتی ئیسرائیلەکانن شتیوا دروستەکەن لە ناو ئێمەدا یعنی ئەگەر ئەمە لە کلیسایەک ڕوویدا بووایە ئێستا بەڕاستی چیان دەکرەمانە ئێستاکە لە مزگەوت ئەمە ڕوویدایە بزانە لە کوردستانی عراقدا جگە لە من جگەن لە کەناڵەکە من کەس لەسەر ئەم بابەتە قسێک دەکا فزێک دەکا ئیسلامیەکان خەریکی چین موچەنەهات وەڵاڵین موچە هاتوونە هات شتێکی چارە نووسسازنی بێگومان شتێکی چارە نووسسازە بەڵام ئەم شتانە چارە نووسسازنی ئێوە ئاگاتان لێە ئەو حیزب اللهی کە ئێوە لە سەردەمی هەڵبژاردننی هەری دواییدا هەڵبژاردننی پەرلەماندا پرۆپاگەندەتان بۆ دەکرد ئیتر چی دەگوت ئێوە چ دەردێک ما بە سلاحەدین دەمیرتاش نەکەن لەسەر حیزب الله تەماشای وێنەکان بکەن ئەمە مەسعود بارزانیە ئەمە سەرۆکی هوداپارە تەماشاکەن یا پیچی ئۆغڵو لە هەولێر سەردانی بەرەی تورکمەنی کرد ئەوە لە کاتێکدا دەستگای ڕوونی عەلی باپیر دەیگوت حیزبێکی نەتەوەیی ئیسلامی دروست بووە و لایەنگرانی دەوڵەتی تورکیا لە ڕێگای پەکەکەوە و یانیش دەوڵەتی تورکیا لە ڕێگای پەکەوە کێشەی بۆ دروست دەکات ئەمە سەرۆکیان دەبینن سلاحەدین دەمیرتاشیش لە زینداندایە دەبزانندای یعنی ئەمە هەمویان ڕوون دەکەنەوە کە لە ئایندەدا پیلانێکی لە ئایندەدا لە کوردستانی عراق و لە کوردستانی تورکیاشدا ئیتر بەڕاستی پیلانێکی ئەوەش بزوتنەوەی ئیسلامی تەماشاکەن ئەمە کۆی بابەتەکەی بابزانم ڕسمی دیکەم چی ماوە بۆتان دابنێ عەلی باپیرم بۆ دانان ئەوانم بۆ دانان ئەمە چییە؟ ئەمە دەستگای ستاندەر دەبینن دەستگای ستاندەر وەفدێکی باڵای هوداپار سەردانی ستاندەر دەکەن یعنی ئەمە هەمووی 3 ڕۆژ بەر لە ئێستاە 3 ڕۆژ بەر لە ئێستاە کە ئەم کارە ڕوویداوە هاوڕێیان ئیتر ئەمە زۆر گرنگە مرۆڤ بەڕاستی بە هۆشیاریەوە تەماشا بکە ئاخیزان نەڵێ ئەم شتە لە چێ ڕوویدا لەکوێ هاتەوە ئێمە ئاگامان لێ نەبوو هەموو ئەوانەی هوداپار لەگەڵی کۆ دەبنەوە هەڵوێستێکی کزیشیان دەربارەی ئۆپەراسیۆنەکانی تورکیا و داگیرکاریەکان یان کوشتنی کوردان نییە ئەگەر هەیەیان بێ زۆر کزە و ئەگەر هەیەیان بێ یەک دوانێک لەمانە هەیەە بەڵام بە نەزانتی ئەمجارە چوونەتە لای هوداپار وەکو ستاندارد کرد هوداپار لەلایەک متفقی باخچەلیە
لە پەنای جەنەراڵەکاندا وێنە دەچرێکنێ لە بەرنامەکانی پێشودا بۆم باسکردن بڕۆن تەماشایان بکەن کە لە بۆنەی تۆرانیەکاندا وێنە دەچرکنێ هاوکات باسی نیمچە سربەخۆی و ئاڵای کوردستانیش دەکەن ئەوە لە کاتێکدا لە دیار بکرد یەک هەدەپەیی یەک کەسی بەدەپە باسی ئاڵای کوردستان و سربەخۆی کوردستان بکە یەک دەقنابێ دەیگرن بەڵام هودا پەرلەمانی تورکیادا باس لەوە دەکا باس لە سەربەخۆیی دەکا باس لە ئیتر ریفراندۆم دەکا باس لە کۆنفدراسیۆن دەکات تێگەی باس لە ئاڵای کوردستان دەکا هەموو شتێک دەکات هەتا ئێستا جگەی پرسیارە کە ئاخۆ کۆبوونەوەکانی نێوان حیزبوڵای تیرۆریست لەگەڵ پەدەکە لەگەڵ علی باپی لەگەڵ سلاحەدین بادین لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی و دام و دەستگا خوێرخوازیەکان لەو سەردەمەدا کە تورکیا لە هەوڵی داگیرکاریەکی فراواندای لە پای چیە بەڕاستی ئایا ئەمە کورد ناباتە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدی دووەم کە لە سەردەمی خۆیدا سەرجەم عەشیرەت ئاغاکان شێخەکان بە تایبەتی شێخی تەریقەتی نەقشبەندی و مەلاو پیاوەکانی حوجرە و ئەوانەی هەموو کۆکردنەوە و سوپایەکی لێ دروستکردن سوارەی حەمیدی و یانیش ئاڵای حەمیدیە هەر بەناوی سوڵتان حەمیدی دوێمین کراوەتەوە و ئەمانە کارەکانیان بە تەنیا ئەمە بوو یەک ئەرمەنیەکان ڕاو بنێن ڕۆمەکان ڕاو بنێن ماڵەکانیان تاڵان بکەن و تاڵانکردن بەڕاستی شتێکی زۆر گرنگ بچونکە ئەوانە بەتاڵان دەژیان لە هەمان کاتیشدا ئیتر کارێکی دیکەیان کە هەبوو ئەوە بوو ئیتر ئەو عەشیرەتانەی ئەو خەڵکانەی کە بەیعەتیان لە بۆ سوڵتان حەمیدی دوێمین نەداوە بیان کوژن و تاڵانیان بکەن لە کۆتاییدا چیان پێکردن لە کۆتاییدا لە ساڵی 1950 کۆمەڵکوژی ئەرمەنیەکانیان پێکرد کاتی کۆمەڵکوژی ئەرمەنیەکانیان پێکردن ئیتر مەسەلەکەش بڵاو بووە ئاڵای حەمیدیە بڵاوی پێکرا کاتێ بڵاوی پێکرا لەناو ئاڵای حەمیدیە ئەو سەرۆک شێخانە هاتنە دەرەوە ئیتر کوردایەتیان کرد لە بیر مەکەن ئێحسان نووری پاشایەک لەوانە بوو ئێحسان نووری پاشا کەسێک بوو لەناو ئاڵای حەمیدیەدا بوو پێشتر و ئەو ڕاپەڕینە کلاسیکیانی کراون ئەو شێخانێک کە سریان هەڵداوە پێشتر ئاڵای حەمیدیە بوون ئینسان دەبێت لەوە باش تێبگە ئەوە دەرسێکە ئەوە عبرەتێکە کاتێک خۆش ڕێی سوڕە هەربژی